دزێک پێیا بووە زۆر لێ هاتوو زۆر مهم پارە لە کونی قۆشبن و قەنەفەشان ئەدۆزێتەوە. دزی لێ هاتوو پارە بدۆزێتەوە نەیەت بۆ پارەکەی من. ئەو دزە نێتە سەر من پارەکەم بەدزێ. نەبابە نەکرد دز لەکوێ ماڵی من نەزانێت بە قورعان نەزانێت چی بکەم کۆرە دەیە ئەڵڵە چوو من پارەم هەیە بە قورعان نەزانێت پارەم هەیە. ئەخوە تاڵێ زۆر لێ هاتووە شەریف پارەکەی نەدزی بیت. شەریفە باوکەڕۆ شەریفە باوکەڕۆ شەریفە باوکەڕۆ خوایە ما بێت خوایە ما بێت شەبەکەش فولە. ئەمە دووگە هیواتم دووگە ماوە ڕۆحەم چوو پارەکەم ماوە لەکوێ بیشارمەوە ئەو دزە پێی نەزانێ ئەو دزە نەعلەتیە لەکوێ بیشارمەوە ئەم دزە چی بوو پێیا بوو قاعدەی جوازە وەرخێرە بەکەڵک نایە هەم جێشی نابێتەوە هەم پارەکەشم کارەبای گرێت دوایە ڕەپە بێت چی لێ بکەم بچم بۆ چوو بچم بۆ ئەو ژووری بیشارمەوە نە ئەو ژوورش بەکەڵک نایە دوازیمەوە بۆ ئەو سەر ڕانگۆڕی ئەو سەر بەکەڵک ناچم بۆ ئەم سەر ئێرە باشە ئێرە باشە ئێشارمەوە لە مەطبەخەیە بیکەمە سەلاجەکەەوە نە تۆ لەم فرێزەری موجەمیدەکە دانا و فەرقی سەلاجە و موجەمیدە چینە دوازیمەوە ئەمە نە ئەمە فنجانە وا سوقفە دزەکە حەزی لە کاپۆچینایە بوو کردێەوە جانتاکەشت بینێ مەش بەکەڵک نایەت ئەمە ئێرە توی شەکل و چانەکەت ئێرە نەخێ وا شروبی کۆکەی تایە وا سوقفە دزەکە وتی بگەڕێ بۆ شروبی کۆکە جانتاکەش نە بەکەڵک نایەت مەقە بە قۆرمەجێ ڕۆحەم چوو بۆچی بۆ تەپێ چی بکەم بە قەبری باوکم دەرگایە دەی بە ناموس و حیسێتم دزەکەی زانێتی پارەمەیەوە هاتووە چی بکەم خوا بە قۆرمەجێری وەختیەوەیە بچم لەو ژوورە بیشارمەوە لەکوێ بیشارمەوە ئاخر دزە ئەوە نەبێ شعوری ئەو هەموو لە دەرگایانە چییە بی بەمە سەربان نەبا بە باران نەبارێت دوای پارەکەشم تەڕە بێ چی لێکەم چی ئەمە چییە بۆ سەیریکە ئەو هەموو لە دەرگایانە خوا ناڵم ئیسفادە لەو پارەیە بکەیت ئەگڕەوەحەم ئەرێ تۆ چی شەریف ئەرێ تۆ چیت عەبقەری کە خۆش بچم بزانم ئەبێت دارێک بەم بەڕوح تا دز بە حیاتی وان یەکەم دزینەکەی جارێکیکە با بڕۆ وا هاتم دەرگا کراوەتەوە وەرە چی کردیەوە ئەوان لە یەکەم هەی دزی لە شەریف کراوە ئەی بابا بۆ بابی شەماوە ڕووی بابن ڕەش بێ هەستە بزانم حەسە بزانم چ دزێکی ئەی دزی مۆدێرن ئاڕوم تێکە ئاسەیرم کە